کوردستان لە فراکسیۆنی نەوەی نوێ سوپاس دەکەم دەچمە لای عەلی کەریمی. کاک عەلی سوپاس بەوەی کە میوانی تاوتوێیت. خۆپیشاندان و ناڕەزایەتی لە بەشێک لە شار و شارۆچکەکان بەڕێوە چوو. دەمەوێت سەرنجی ئێوە بزانم یان پرسیارەکەم بۆ تۆ بە دیاریکراوی ئەوە بێت کە ئەم خۆپیشاندانانە دەتوانێت دەسەڵات ناچار بکات بە چوونە ژێرباری داواکاری خۆپیشاندەران. هاوڕێیان پێم وابێ دەنگی من ناچێ بۆ کاک عەلی. زۆر باشە کاک عەلی، هاوکارانمەکی دە و گرفتە چارەسەر دەکەن. بەڕێزان وەکو ئاماژەم پێکرد لە چوارچێوەی ئەو ڕووماڵانی کە ئەمڕۆ ئێناغتی کردی بۆ ئەو خۆپیشاندانانی کە بەڕێوە دەچوون لە بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان، وەکو بەشێک لە خۆپیشاندەران ئاماژەیان پێدەکرد لە هەولێر لە دهۆک یاخۆت ڕەنگە دروستتر بێ بە حکمێودا بەشکاری لە هەرێمی کوردستاندا هەیە. لە سنووری پارتی دیموکراتی کوردستان ڕێگە نەدراوە بە خۆپیشاندان باس لەوە دەکرا کە بەشێک لە هێزەکان لە شیلاتزێ بڵاوەیان پێکراوە، لە دهۆک بڵاوی پێکراوە، لە هەولێر بە هێزی سەربازی ڕێگری کراوە. بەرحاڵ دەچمەوە لای کاک عەلی ئەگەر ئێستا دەنگی من بگات. کاک عەلی سوپاس دەکەم کە میوانی تاوتوێیت. دەمویست سەرنجی تۆ بزانم لەسەر بەڕێوەچوونی خۆپیشاندانەکان و خۆپیشاندانەکان دەتوانێت دەسەڵات ناچار بکە بەوەی کە حکوومەت بچێتە ژێرباری داواکاری خۆپیشاندەران. زۆر سپاس کاک ئازان، سڵاو بۆ هەموو ئەو گەنج و لاوانەی کە ئەو ڕۆکانە لەسەر جادەن و بۆ خەڵکی ئازادیخوازی هەرێمی کوردستان کە بەڕاستی بە مێژووی خۆیان بە مێژووی 70-80 ساڵی خۆیان سابیتیان کردووە، نیشانیان داوە کە ناچنە ژێرباری زوڵم و زۆری. جا ئەو زوڵم و زۆریە چی بێگانە بێت، چی دەوڵەتێکی داگیرکەری وەکو سەدام بێت، چی خۆمان بێت، چی کوردەواری بێت، چی ناوماڵی خۆمان بێت. حقیقت ئەوەیە کە ئەم لێرەوە سەری ڕێز و نەوازشان بۆ دادەنێنم کە بەو هاوینە دێنە سەر جادەی و داوای حکمی ئازادی و حکمی لابردنی حکمی سەرەڕۆیی دەکەن. حقیقەتێکەیە کە ئێمە دەبێت بە زۆر بە واضحی بیڵین. هەرچەند بەدەیان جار من و زۆر خەڵکی وەکو من و زۆر لە ڕۆژنامە نووسان و لە ڕەخنەگران ئەویان کتۆوە ئەو سیستمەی کە ئەو ڕۆکانە لە هەرێمی کوردستانە، ئەو سیستمەی کە ئەو ڕۆکانە حکم بەسەر خەڵک دەکا، سیستمێکی پۆلیسی، ئەمنی، عەشیرەتی، بنەماڵەیی، ئۆلیگارشێکی سرف، ئۆلیگاریشێکی تەواوە کە تاقنێکی بچووک، تاقنێک بنەماڵەیەک حکوومەتێکی گەندەڵ بەسەر کۆمەڵانی خەڵکدا دەکەن و ئەوە هیچ شتێک زیاتر لەوە نییە کە بە سەدان نمونەمان لە سەدەی ڕابردوو لە ئێستادا لە دەوروبەری خۆمان لە وڵاتانی دیکەی دنیاە دیومانن و بەداخەوە زۆربەی ئەو حکوومەتە ئۆلیگاریشانەی کە دێن و ئاوا دەکەن لە میلەتەکەی خۆیان سەردەمێک شۆڕژگێر بوون. هەر ئەوەی خۆمان ئێستا بوونێ ئەو دەسەڵاتەی کە ئەوڕۆ لە باشووری کوردستانە و ئەو سیستمەی کە ئەو دایمەزراندۆ سیستمێکی پۆلیسی، سیستمێکی بنەماڵەیی، سیستمێکی خێڵەکی، ئەوە سەردەمێک گەزاف و سەردەمێک بەحسی شۆڕژگێری دەکرد، سەردەمێک ئەو بوو پەرچەمداری ئازادی و مافی مرۆڤ و چی جاخۆشەکەی لەوەیدایە ئێستا شتێک لە بەسرە بقەومەیە، لە ناسریە بقەومەیە، دوو مزاهرەچی، دوو کەس کە هاتوو لەسەر جادە حکوومەتی بەغا لێیان بە ئەوان یەکسەر دێنە سەرخەت و لە هەموو ئازادی خوازێک ئازادی خواستر، لە هەموو مافی مرۆڤێک مافی مرۆڤتر دێن و مەحکومی دەکەن کەچی عینیشت لە کای خۆیان، لە ناو کوچەی خۆیان، لە ناو کۆڵانی خۆیان، لە ناو شاری خۆیان دەقەومێ و ئاوای لێ دەکەن. حقیقت ئەوەیە ئەمن بێ ئومێدم، ئەمن هیچ ئومێدێکم بەو حکوومەتەی نییە و ئەمن لێرە ڕاڕووی خۆم لەو کەسانە دەکەم کە ئەو ڕۆکانە چوونە ناو حکوومەت و پێیان وایە حکوومەتێکی سەرەڕۆ و دیکتاتۆر و ئۆلیگاریشی دەتوانێت ئیسلاح بێت، پێیان دەڵێم خەون دەبینن. هیچ نمونەیەکی ئاوام لە دنیا پێشک نایە حکوومەتێکی مستەبید، حکوومەتێکی دیکتاتۆر، حکوومەتێکی سەرەڕۆ، حکوومەتێک کە تەنیا و تەنیا بەرژەوەندی بنەماڵە و چەند کەسێکی ئایلەی خۆی دەوێت ئەوانە ناتوانن ئیسلاح بن. ئەتۆ یەک تاقە نمونە لە دنیادا ئەو برادرانەی کە ئەوڕۆ تا دوینە پێرێ وەکو ئێمە شۆڕژگێر و ڕادیکال بوون و وەکو ئێمە لە ئێمە تونتر قسەیان دەکرد لەسەر میلیشیا بوون و لەسەر ئەو قسانەوە ئەوان 10 ساڵ 11 ساڵ لەوەی پێش هاتن هەنگاوێکی گەورەیان هەڵگر لەگەڵ بەڕێزکار نوێشیرەوانی ئەمڕۆکانە دەنگی وەی لێ دەدەن، ئاهەنگی وەی لێ دەدەن کە بەڵێ دەتوانین حکوومەت چاکەین هەنگاو بە هەنگاو. کاکەوە خەونە برانجان. هاوڕێی خۆم ئەمن دەناسم تۆژە من دەناسی هەموو ئەو قسانەی پار و پێرارت ئەوە نەبوو کە ئەو ڕۆکانە دایانکەیت.
ئەتۆ دەزانی کە حکوومەتێکی ئاوای وەکو سەرە ڕۆی خێڵەکوی و بنەماڵەیی مستەحیلە چابێ مستەحیلە ڕێفۆرمی تێدا دروست بێت ئەو جورە حکوومەتانە لەسەر تاسەری دنیاە نەتیجەکەی بۆتە ووخان نەتیجەکەی بۆتە قەزافی نەتیجەکەی بۆتە سەدام نەتیجەکە و ئاخرەکەی بۆتە شای ئێرانێ دا بۆیە خۆمان باجێن نەکەین ئەوە دەڵێ جارێنەی لە پێدا کوتیان 6 مانگ دوایە کوتیان ساڵێ ئێستا دەڵە ساڵێکی دیکەن کوڕە کاکەوە خۆ فریودانە حەقیقەتێکەیە کۆمەڵانی خەڵک دەوێ بیزانن ئەوانەی کە ئەو ئاهەنگی وەی لە دەدەن کە حکوومەت دەسەڵاتی بنەماڵەی بارزانی چاک دەبێت حکوومەت بەرەو چاکسازی دەڕوا بەغەیرە فریودانی خەڵک هیچ شتێکی دیکە نییە ئەوان بەرژەوەندێکی زۆریان هەیە و لە بەخاتری ئەو بەرژەوەندە شەخسی خۆیان ئاوا خەڵک دەجێلێنن ئاوا خۆڵ بە چاوی خەڵکدا دەکەن بۆەوەی کە بەرژەوەندەکانیان لە هەولێرە دەستی لێ نەدرێت بۆیە ئەمن لێرە بەڕاستی هیچ ئومێدێکم بە چاکسازی لەو حکوومەتەیدا نیە لەو دەسەڵاتەیدا نیە دەبێت دەسەڵاتێک کە ئاوا ماف و موچە و مافەکانی میلەت ئاوا بەژێر پێدەنێت دەبێت بڕوخێت ئەخەتۆ پێم بڵە کاکە ئەوە 29 ساڵە کارزانجان پێم بڵێ ئەم حکوومەتە لە چیدا سەرکەوتوو بووە باشە بەڵام کاک عەلی دووبارە سڵاتان لەبێت بەڕێزان گفتوگۆکەم بەردەوام دەبێت لەگەڵ عەلی کەریمین و سەر و چاودێری سیاسی کاک عەلی ئەو کات لە قسەکانتە ئاماژەت بۆ کرد کە ئەم دەسەڵاتە ئەم حکومڕانیە بەشی چاکسازی تێدا نەماوە دەبێت بڕوخێ بەڵام ڕوخان بە چ مەنتقێ ئەم دەسەڵاتە شەرعەتی ئینتیخابی هەیە شەرعەتی پەرلەمانی هەیە لە پەرلەمانەوە دەنگی پێدراوە ئەو هێزانەی حکوومەتیان دروست کردووە لە یەکەمی زۆرینە و دووەمی زۆرینە و سێمی زۆرینە پێکاتون کەواتە ڕوخان بە چ مەنتقێک کاکەی کازانجان ئەمە یەکەم نمونە و ئاخر نمونە نابێت لە مێژووی سیاسی دنیادا ئێمە بەدەیان نمونەی ئاوامان هەیە کە وەختێک تووڕەیی خەڵک ڕاپەڕینی خەڵک پێش دەگیرێت بەدەیان شەرعیتر لەم شەرعیەتەی حکوومەتی ئێمە ڕووخاون و وەبەر تۆفانی خەشم و غەزەبی خەڵک کەوتووە حقیقت ئەوەیە ئەوان بەخۆشی خۆیان ناڕۆن ئەوان بەخۆشی خۆیان چاکسازی ناکەن ئەخر کاک کارزانجان با ئەمن یەک پرسیار بکەم لێرەدا با بێ ئەوان لەو بەرنامەی تۆدا وڵاتمان بدەنەوە لە ماوەی 29 ساڵی ڕابردوودا ئەوان لە چ بوارێکدا سەرکەوتنیان بەدەستێناوە لە پاراستنی سنوورەکانمان لە ئێجوکەیشن و پەروەردەمان لە مەعاش لە سەروەری هاوڵاتیانمان لە دابینکردنی دموکراسی و مافەکانی مرۆڤ لە ئازادی ڕۆژنامە نووسیدا لە ئازادی ڕادەربڕیندا ئەقت پێم بڵێ لە چیدا ئەوانە لە ئاوەدانکردنی وڵاتدا لە قیرە تاوکردنی جادەکاندا لە مەکتەبەوە لە چی ینی ئێستاش مناڵزاری وایە 2003 دەچێتە مەکتەبە 2003 ینی پێم بڵێ لە یەک بواردا ئەوان تەنیا لە یەک بواردا ئەشەدبیلا سەرکەوتوو بوون هەموو خۆیان و بنەماڵەکەیان بوون بە فێرعۆن هەمووی خۆیان و بنەماڵەکانیان لە ئاخر زانکۆکانی گرانی دنیاە دەخێنن خۆیان پەروەردە دەکەن دوایە هەر ئەو عەقڵیەتەی کە لە ئەمریکایە پەروەردە بووە لە بریتانیایە پەروەردە بووە ئەو عەقڵیەتە دێتەوە کوردستان دەبێتە ئەو زۆرداریە دەبێتە ئەو دیکتاتۆریەتە دەبێتە ئەو گمانبڕینە بۆیە ئەمن یەک تاقە نمونەشم پێشکنایە بە تایبەت ئەوانەی کە سەردەمێک باس و گەزافی دموکراسی و نازانم مافی مرۆڤ و مافی میلەتانیان لێ دەدا کە دەگەنە دەسەڵاتێکی باش ببێتن ئەمن ئەو ڕۆکانە بەڕاستی داوا دەکەم زۆر برایانە داوا دەکەم لە ئەوانەی کە یەک تۆز بڕوایان بە ئازادی و ئینسانیەت ماوە لەو حکوومەتە بێنە دەریا ئەو حکوومەتەی تکاو لێ دەکەم بەجێ بێڵم تەنیا بۆ کوڕانی بارزانی تەنیا نەک بۆ پارتی دموکرات با لێمان تێر نەچێ پارتی دموکرات وەکو هەموو حیزبەکانی دیکە بەدەیان خەڵکی باش و شۆڕژگێر و ئازادی خوازی ڕەنگە تێدا بێت هەرچەند زۆر کەمە بەڵام ڕەنگە تێدا بێت ئەوەی کە ئەو ڕۆکانە برادەران وەکو بەشێک لە دەسەڵات لە پارلەماندا سەرۆکایەتی پارلەمانێکی کارتۆنیان پێیە بغير ئابڕوو چون بۆ خۆیان هیچ شتێکی دیکە نایڵنەوە بەڵام لەسەر وەختی حکومڕانی کوردیەوە لە سەرەتای حکومڕانی کوردی لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا
بۆچی بە نەس یعنی خستە کەوانەوە کوڕانی بارزانی خۆ ئەوانێن حکومداری دەکەن لە هەرێمی کوردستانە بەتەنیا یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە ئەگەر سەرۆکی حکوومەت نەبوو بێ جێگرەکەی بووە یان پۆستێکی باڵا نەبوو بێ جێگری ئەو پۆستە باڵایە بووە کەواتە بۆ تەرکیزەکە تەنیا لەسەر ئەوانە بە هەر جۆرێکی کە تۆ حیسابی بکەی قسەکە لەسەر چاوم دادنێ بکار کارزان بمبورە لە کابینەی هەشتمدا ئەسڵەن یەکگرتو کۆمەڵ و گۆڕانیش بەشدار بوون لە حکوومەتدا لە پاڵەکێتی پارتی کابینەی نوێیەم دیسان پارتی و یەکێتی و گۆڕانن یعنی قسەکەوەیە بۆچی زایی دەکە لەسەر کوڕانی بارزانی بە دەربڕینەکەی خۆت بۆەوەی کە ئەوان بە درێژایی ئەو 29 ساڵە و بە تایبەت دوای ڕووخانی سەدام حوسێن لە 2003ەوە بە هەر جۆرێکی بێ بە قاچاقچێتی بە مافیایی بە کەڵەگایەتی بە زمانبڕی بە ترس بە تایبەت بە ترس و تۆقێنەری ئەوان هێژمۆنی خۆیان بەسەر ئەو هێزاندا دابڕیوە جاکاکە ئەتۆ ئەوانی دیکە لەو لایدانە خۆ هەر ئەو بزوتنەوەی کە خۆم تێدا بەشدار بووم لە بیدایەتەوە ئەو بزوتنەوە ڕادیکاڵە ئەو بزوتنەوەی کە ئەرشی دەسەڵاتی هێنایە لەرزین ئەوەی کە تۆپخانەیەکی وەڕێخست بوو ئاخر دەبینی دوای ئاخرەکەی کە بە شیعاری بەرەو دەسەڵات بەرەو دەسەڵاتیان دەخۆیان کرد دەزانین دوایەوەی کە ئەندامانی پارلەمان و وەزیرەکان و سەرۆکی پارلەمانیشیان ئاوا دەرکرد لە دێگەڵەوە دیسان ئەوانە لەبەر بەرژەوەندی شەخسی کارزان لەمەی ئێمە لەم وڵاتەی ئێمە لە وڵاتەی لەبەر من و تۆ مشکلی گەورە ڕۆشنبیر و نوخبەیە کە بەرژەوەندی شەخسی خۆی ماوەڕا و سەروی بەرژەوەندی کۆمەڵانی خەڵک دەبینێت ئەوەی ئەو ڕۆکانە هاوار دەکا هەر لە ئۆپۆزیسیۆنەکەی دوێنێ ئەوڕۆ هاوار دەکا دەڵێ هەنگاو بە هەنگاو دەچینە پێشە و هەنگاو بە هەنگاو چاکسازی دەکەین هەر ئەو زاتە 5 ساڵ لەوەی پێش 10 ساڵ لەوەی پێش دەیکوت میلیشیای حیزبی دەبێ بڕوخێ لەگەڵ ماڵی بارزانی بوو دەیکوت دەبێ دەسەڵاتی بارزانی بڕوخێ لەگەڵ دەسەڵاتی کوڕانی بارزانی بوو ئەو ڕۆکانە ئەجایب دەبینم لەبەر 4 خانووی گوندی ئیتالیایی لەبەر 4 دەرعی وەنەوشا لەبەر کۆمەڵک پارەی باش کەمانگانە دەفتەرە دۆلاری بۆ دەکەوێتەوە ماڵە بەناوی مەعاش وە کۆمەڵانی خەڵک و جیرانەکەی لە بێمەعاشی و لە بێ خوێندەواریدا دەناڵێنن ئەو جۆی ناداتێ ئەمن چۆن تاریفی ئەو سیغەیە بکەم ئەو سیغەیە فقط یەک تاریف هەڵدەگرێ خەڵکی بێکەرامەت خەڵکی بێویژدان پێ لە بەرژەوەندی میلەت و گەلانی خۆی دێنێ لەبەر پێنا و بەرژەوەندی تەسکی خۆی کە ئەمن هیوادارم کۆمەڵانی خەڵک لەوانە قبوڵ نەکات ئەو ڕۆکانە ئەوان باشتر لە من و تۆ دەزانن ئەوانەی کە ئەوڕۆ لە مەیدانی ئازادی لە پارچی ئازادی کۆبوونەوە بەو گەرمایی لەوان باشتر دەزانن کە ئەوەیە قسەی هەواییە دەنا ئیسلاح ناکرێت دەسەڵات چا نابێ لە پێشدا قوتیان 6 مانگ دوای قوتیان ساڵێک ئێستاوە درێژی دەکەنەوە نە ڕووک و ڕاست بە خەڵکی بڵێن ئێمە لەبەر بەرژەوەندی خۆمان منافعمان هەیە بەرژەوەندیمان هەیە لە هەولێریە مڵکمان هەیە ماڵمان هەیە و لەوێ وەزیرین ئەو وەزارەتەمان تازە نابینینەوە بۆیە ئێمە ئەو قسانە دەکەین دەنا ئەم حکوومەتە بۆ چاکبوون نییە ئەو حکوومەتە ئاسنی ساردە دەیکوتین ئەوە 11 ساڵە لە تەشکیلی بزوتنەوەی گۆڕانەوە پێشویش لە مەعارەزەی هاوڵاتی و ئاوێنە و ئەوانەوە دواتر لە سایتی NRT و لە هەمووی ئەوانەدا ئێمە بە وزوحی بەستە ماندوو بووین کاکە وەڵڵا چانابن بیللا چانابن ئەوانە فرچیان گرتۆ بەوەی کە زمانی خەڵک ببڕن ئەوانە بەرژەوەندی کوڕونەوەکانی خۆیان لە سەروی هەموو شتێکەوە دەبینن بۆیە بەڕاستی ئەو دەسەڵاتی کە ئەو ڕۆهەیە بەڕووک و ڕاستی پێتان بڵم هیچ فەرقی نیە لەگەڵ ئەو دەسەڵاتانەی کە یەک بەدوای یەکدا لە دەهەی ڕابردوودا لە سەدەی ڕابردوودا هەبوون هەر لە ئەفریقا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەوروبەری خۆمان لە سووریا و لە عێراق و لە ئێران هیچ فەرقێکیان نیە ئەینی کۆلتورە ئەینی سیستمە و ئەوان لە پێناوی بنەماڵە و لە پێناوی بەرژەوەندی شەخسیدا زمان دەبڕن پێش بە ئازادیەکان دەگرن ڕۆژنامە نووس دەگرن دەزندانی دەکەن بۆیە ئەو کەسانەی ئەو ڕۆشنبیرانەی کە ئەوڕۆ ئەو مبەڕیرانە دێننەوە کە باولەکاوە خۆبین با هەنگاوێکی دیکە بچینە پێشێ با چاکسازی دەکەین ئەوە خەونێک زیاتر نییە ئەوان خەڵک فریو دەدەن و
کاتێک ئەوان دێن دەڵێن هەڵەمان کرد کە تاڵە سەرم ئاو بردوێتی و هیچ فایدەی نییە. ئەمە چی پێ بڵێم؟ یەکێک لەو سەرنجانەی کە من جۆم لێ دەبێت دەگەر تعبیرەکە ڕاست بێ و خەڵکانی کە نزیکن لە پارتی یان لە یەکێتی ئەو قسەکەرانەی کە نزیکن لە یەکێتی و پارتی یان یەکێتی و پارتین ئەساسەن پێیان وایە کە بەشێک لە گرفتەکە پەیوەندی بۆ هەیە ئێمە خاوەنکیانی خۆمانین، خاوەنی دەوڵەت نین، واتە دەوڵەتێکی فەرمینین بۆیە ڕەنگە نەتوانین باش ئیدارەدان دروست بکەین لە هەرێمی کوردستاندا، چاکسازی بچێتە پێشەوە. یعنی قسەکە ئەوەیە کە هەمیشە دەستێوەردانی دەرەکی وای کردووە ئەو ئیشکالەتیانە هەبن نەتوانرێت چاکسازی بکرێت، نەتوانرێت باش بکرێت، وەکو تۆ دەڵێی بێئومێد بووین لەوەی کە چاکسازی بکرێت، بێئومێد بووین لەوەی ئەمانە چاک ببن. ئەوە کاکاردان ئەوە درۆیەکی شاخدارە، ئیتفاقەن بە عەکسەوە کە حکوومەتی خۆمانمان نییە، کە سەروەری خۆمان نییە، دەبوو بە عەکسەوە زۆر باش بین، دەبوو ببین بە نموزەتێکی زۆر باش بۆ وڵات و بۆ گەلانی ئێران، بۆ وڵات و گەلانی سووریا. تۆ بزانە خۆ ڕۆژاوای کوردستان نە حکوومەتە و نە دەوڵەتە و ئەوە یەکدوو کانتۆن دروست بۆ، بەڵام بزانە چۆن غەرب احترافی پێ دەکات، بزانە چۆن لەباری دموکراسی و لەباری ئازادی و لە باسی مافەکانی ژن و بە تایبەت مافەکانی مرۆڤ ئەوانەوە چۆن خۆیان تەطبیق کردووە، بزانە وەزیر لەسەر جادەدا دەنیشێ وەکو خەڵکی فەقیر و هەژار پارۆنانێک دەخوا. ئەخر کاکە ئەوەی کە ئێمە دەیکەین ئەو ڕۆکانە ئەوە چی بەوەی داوە کە ئەمن دەوڵەتی سەر بەخۆ بێ؟ خۆ ئەوە تۆ ئێستا دەوڵەتی سەر بەخۆت نییە، میلەتت بە پانەوە خوارد، وشترەکانت بە پانەوە خوارد. ئەدی ئەگەر دەوڵەتت هەبێ و سەروەریەکمان بۆ دروستکەی و ئاڵایەکمان بۆ دروستکەی ئەو دەم هەر سواری سەرمان دەبین، لەوەی خراترمان لێ دەکەی، هەر وەک چۆن زمانت بڕیوین ئەوەندەی دیکە زمانمان دەبڕی دەڵێ ڕاوەستا حکوومەتەکەمان ساوایە، تازە ئێستا دۆست و برادەرمان لە دنیادا پەیدا نەکردووە، با تۆزە خۆمان بگرین، با تۆزە هەموو درۆیان دەکەن، درۆ هەتا پنێ خەڵک دەجێلێنن. بۆیە ئەمن دەڵێت دروست ئەوەی کە تۆ باست کرد دروست بە عەکسەوە، مادام نەبووین بە دەوڵەت، دەبوو ئێمە ئەو ڕۆکانە بە دنیا بڵین ئەوە ئێمەین شایانی دەوڵەتی، ئەوە ئێمەین دەتوانین دەوڵەتێکی پاک و خاوێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پڕ لە دموکراسی، پڕ لە مافی مرۆڤ، پڕ لە ئەوە دروستکەین بۆ هەموو گەلانی دیکەش ببن بە نمونە. ئەخر ئێمە نەمان دەکوت کوردستان نمونەیەکە بۆ هەمووی عێراق، کوا ئێستا ئەو قسەیە ماوە، ئێستا کەس ئەو قسەی دەکا گەندەڵی وای کرد کە ئێمە حتا ئێرە سوێندە گەندەڵێەوە، حتا ملان سوێندە گەندەڵێەوە لە ڕوومان هەڵنایە باسی پارلەمانی خۆمان بکەین. توخوا وەرن بە دڵی خۆتان ویژدانی خۆتان وەرن بزانن ئەم پارلەمانەی کە لەو دەورەیدا ئەوە ساڵ نیوە 2 ساڵ لە عمری دەگوزەرێ، توخوا ئەوە پارلەمانە، توخوا ئەوە خەڵکە نارمانە پارلەمان بۆ هەموو حیزبەکان دەڵێن، نەک تەنیا بۆ پارتی، هەر هەمویان. توخوا ئەوە ئەندام پارلەمانە ئێوە ناردووتانە، توخوا ئەمە مووقیفە ئەوانە هەیانە. ئەخر ئەو ڕۆکانە ئەندام پارلەمانێکی خۆتان هاوڕێی خۆتان کە حەسانەی هەیە لە ناوەڕاستی شاری هەولێرە بەرشەقیانداوە، لێیانداوە، جلیان لەبەردا ڕاندووە. جا ئەمە دەزانم چەند قسەی سووچان کردووە، چونکە کۆمەڵێک لۆمپەن، کۆمەڵک چەقۆچێش ئەمڕۆ هێزی ئەمنی من و تۆن کاکزانجان، کۆمەڵێک پاسەوان کە بەڕاستی سەرسەری هاتوون نظام و ئەمنیەتی ئەم خەڵکەی بە ئیستلاح ڕادەگرن. ئەخر ئەوە تا دەڵێ فکری لیباسەکانیشی لەبەرداکەنن. باشە ئەو ئەندام پارلەمانە، ئەم سەرۆک پارلەمانە لە کوێیە کە بێ ئیستقالەیە بکا و شەقێک لە پارلەمانەکە هەڵدا و بڵێ ئەم سەرۆکایەتی پارلەمانی وا ناکەم. حیفە، بەڕاستی حیفە بۆ کۆمەڵێک برادەری خۆم کە ئەم ڕۆکانە بوون بە بەشێک لە زماندەرێژی ئەو دەسەڵاتەی ماڵە بارزانی، بوون بە بەشێک لە گەندەڵی ئەم دەسەڵاتەی هەرێمی کوردستان، دەبوو نەیکەن، دەبوو هەر وەک 11 ساڵ لەوەی پێش کە بزوتنەوەیەکی پان و بەرین دروست بوو بە ئومێد و چرای کۆمەڵانی خەڵک، بوو بە هیوا و ئومێد و پشتیوانی میلەتان، بوو بە هەموو شتێکی فەقیر و زەحمەت کێشان. ئەم ڕۆکانە ئەو خەونەمان بەباچ و ئەو خەونە بەخاتری بەرژەوەندی 4 کەس ببن بە وەزیر، بە خاتی بەرژەوەندی 4 کەس ببن بە مدیر عام، ببن بە ئەندام پارلەمان، هەموو ئەو خەونی فەقیران و هەژارانی کاکی گەورەیان ئەوە بوو بە هیچ. کاکە بە خاتری خوای وەرنە دەرێ، ئەگەر نەیەنە دەرێ میلەت دەتان بخێنێ، کە میلەت ئاگری کردەوە تەڕ و ویشک پێکەوە دەسووتێنێ. کاگەلی زۆر سپاس دەکەم بمبورە کاتەکە هاوکارم نییە لەوە زیاتر سپاس دەکەم کە میوانمان بووی. ئازانێ نافتی سپاس بۆ ئێوەش تا بەرنامێکی دیکە هەر شاد بن.